لسروی مجاره میوانک من هجه محمد عباس الطائي پیفدار هف پیمانیا سیاده جه موصل میوان منه هجه عباس تو بخیرات کردستان 24 او دید که افشوه رونشتنه که تایبت پارلمان عراقی هیا لسر هنارتنا نفط عراقی با آمدبون وزیر پترول و حساب وزیر سامانین سروشتین هرما کردستانه لی جگیر دویم سروک پارلمان ده بیجیتن اف رونشتنه افشوه نیاسایه جبر او رازی نبوی السر دویم جی اف رونشتنه دروی یان جی بن پیکرنا پیروی نافخوی پارلمان عراقی باش اگر حصای افری نشتنه دبار جواندیا که دایا نعم تحية لك. بله سلااو ڕێز بۆ ئێوە بۆ کەناڵە بەرزەکەتان ئێمە دەڵێن کە ئەمڕۆ وڵاتەکەمان بە تەنگژەیەکی زۆر گەورە تێپەر دەبێت یەکەم جارە لە دڵی بەهۆزێکدایە باهۆزێکی هەرێمایەتی لە هەر وڵاتێکی ڕێزلێک ژیراودا کە بەم تەنگژە گەورە تێپەر ببێت خاڵی یەکەم ئەوەیە کە پێویستە کە دەوڵەتی دەوڵەت و لایەنە سیاسەکان ئەرچانە لەسەری جێبەجێ بکەن ئەوەیە کە بەڕاستی یەکرزی ناوخۆیی بپارێزن هەندێک گوتار هەیە بەداخەوە دەیانەوێت کەوا کێشەی ململانەی زیاتر دروست بکەن و دوور بکەونەوە لە تەنگژەی زیاتر لە هەندێک لە دۆسیەکاندا دوایین شت کە ڕوویدا کە دەوڵەتی عێراق باس لە هەنادەی نەوت دەکات لە ڕێگەی خاکی تورکیاوە بەڕاستی کە سەرۆک بارزانی دەستپێشخەرێکی زۆر دایانەی کرد بۆ ئەم بابەتە بۆ گفتوگۆ و دانوستانێکی هاوبەش لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ دەوڵەتی عێراقیدا بەڵام پێش ئەم دەستپێشخەریە بەڕاستی هەندێک دەستپێشخەرێکی دیکە هەبوون کە باش نەبوون وەزارەتی نەوتی عێراق هەندێک لێدوانیان هەبوو کە بەڕاستی ویستیان کەوە ڕای گشتی چاواشە بکەن کاتێکەوە بەیاننامەیەکیان دەرکرد کە دەیانەوێت لەم دۆخە هەستیارەدا حکوومەتی هەرێمی کوردستان تۆمەتبار بکەن گەلی کوردستان تۆمەتبار بکەن کە دەیانەوێت بڵێن هەرێمی کوردستان هەنادەی نەوت پەک دەخات کە ئەمە وانە دەیانەوێت کە تەنگژەیەکێ دژی گەلی عێراق دروست بکەن بۆیە من پێیان دەڵێم کەوە ئەم گوتارانە بەرپرسیارانە نین وەزارەتی نەوتی فیدراڵ گوتارەکانیان بەڕاستی بەرپرسیارانە نەبووە هەندێک لایەنە سیاسەکانیش بە هەمان شێوە ئێمە لە هاوپەیمانی سیادا شێخ خەمیس خەنجەر بەیاننامەیەکی هەبوو دوێنێ بەیاننامەیەکیان هەبوو بڵێ لەسەر بەیاننامەیە خەمیس خەنجەر گەوت بێژیتن پرسە هەنارتنا نافتێ لازمە ئەف کێشەیە بدالوکێ بهێتە چارەسەرکردن و پێشترژی هەوە دیت حتا بەیاننامەیە جەنابێ سەرۆک بارزانی هەمان داخوازێتکەتن و هەولێر و بەغدا بدالوکێ کێشەیەن خۆ چارەسەر بکەن و داخوازە کۆمبوونە هەموو لایەنێن سیاسی کردە دەوێ قوناغا هەستیاردا ئایا لایەنێن عێراقیین و چارەسەرکردنا وێ کێشەیە دەستێواندایە ئامادەی دالوکێنە وێ کێشێ بدالوکێ چارەسەرکەن ئێمە قەناعەتێکمان هەیە هەروەکو بەڕێز شێخ خەمیس خەنجەریش باسی کردووە کەوە پێویستە سیاسەتێکی کورتەخایەن پیادە بکەین نەک دەنگژەکان گەورە بکەین لەم دۆخە هەستیارەدا ئەو جەنگە هەرێمەتیی کە لە ناوچەکەدا هەیە جەنگێکە هەموو شتێکی گردوێتەوە بەداخێکی زۆرەوە دۆخەکە زۆر هەستیارە لە عێراقدا بۆیە هەنادەکردنی ئەم کێشانە پێویستی با گفتوگۆ و لە لێکتێگەیشتنی بەردەوام هەیە ئەم پەیامەیە کە ئێمە دەمانەوێت بیگەێنین ئەو پەیامەیە کە سەرۆک بارزانی باسی کرد لەگەڵ بەڕێز شێخ خەمیس خەنجەریش باسی کردووە کە پاڵپشتیە بۆ دەستپێشخەرەکەی سەرۆک بارزانی کە بەڕاستی هەوڵێکە بۆ ئەوەی کە چیتر کێشەکان چارەسەر بکرێن و ڕنگدانەوەی لەسەر دۆخی ناوخۆی عێراق نەبێتە ئەم تەنگژە هەرێمەتیە بۆیە لەم دۆخە تایبەتەدا کە عێراق پێدا تێپەر دەبێتە تەنها گفتوگۆ چارەسەرە گفتوگۆی بەردەوام دوورکەوتنەوە لە گوتاری توند گوتاری توندی بێپاسا و بەڕاستی کە هەندێک لایەنە سیاسیەکان کە پێش هەندێک جەنگەکان ئەو تەنگژیان دروست نەدەکردێ یاخۆت ئاوڕیان لەم جۆرە گوتارن نەدە باسان لە یەکگرتووی لە نێوان گەلی عێراق نەدەکرد کورد و شیعە و سوننە گەلی کورد پێکاتێکی ڕەسەنە لە وڵاتەدا بۆیە ئێمە پێویستیمان بە کوردە کورد پێویستی بە بەغدا هەیە لە هەمان کاتدا بۆیە ئێمە بەڕاستی لە هەمان کاتدا
نامەنەوێت کە حکوومەتی فیدرال لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکەوە مامەڵە بکاتکەوە بە شێوەیەشی بڵین ئەو ماڵەی کە شاعیر عنتەر مشەداد باسی دەکات کاتێک کە دەڵات کاتێکەوە ئاشتی هەیە یاخۆت کە ئارامی هەیە بانگم دەکەن بەڵام باشە هێژەیە محەممەد لەسەر وان ئاخفتنین جەنابێ هەوە مەقسەد پشتی و شەڕێ ئەمریکا ئیسرائیلێ لەگەڵ ئیرانێ دەست پێکردی gelek daxuyaniyên tund ji ber pirsên cudayên Iraqê derheqê Herêma Kurdistanê dihêne dan. Bi taybetî ev zext û fişarê û beyannameya herî dumahiyê Wezareta Petrola Iraqê bersiva wê ji Serokvezîrên Herêma Kurdistanê ev ye. Herêma Kurdistanê bi hîç rengekî rêgir nîne beramberî hinartina nefta Iraqê. Belku pêştir jî me daxa ji Iraqê kiriye werin pêk ve kar bikin bû dîtina şûngirekî yan jî ev şûngirê hey li ser pêk ve kar bikin beramber wê حق هەرێما کوردستانەیە و هین موچەیە خەڵکی هەرێما کوردستانی بدەن هەفشێوەی هەوڵاتیان خوب ئەف فەرق و جداهیە چییە؟ ئەف ئابلوقەیە ئابووریە لەسەر هەرێما کوردستانی چییە؟ خودزین ژدالوکێ نەڕینشتن هەمی لەسەر چییە و ئارمانجێ چییە؟ بەڵێ گومانی تێدانە هاوڵاتی کورد هاوڵاتی عراقی ڕەسەنە پێویستە بابەتی قوتی ڕۆژانەی فەرمانبەران هێڵی سوور بێت هێڵی سوور بێت نەخرێتە نێو ململانەکان لە کێشەکان بەڕاستی ئەگەر هاتوو موچەیان ببرێت لە بەسرا لە نەجەف لە ئەنبار ئایا ئەوان قبولی دەکەن ئەو لایەنە سیاسیانە قبولی دەکەن هاوڵاتیانی ئەم ناوچەیە قبولی دەکەن بێگومان قبول کراون نیە بۆیە هاوڵاتی هەرێمی کوردستان فەرمانبەری هەرێمی کوردستان بەشێکە لە دەوڵەتی عراقی دەبێت موچەکانی خەرج بکرێت دەوڵەت پابەندە بە خەرجکردنی موچەکانیان هەروەکو چۆن موچەی فەرمانبەرەکانی دیکەش خەرج دەکە ئەمە قەناعەتی چەسپێنەری ئێمەیە بە تایبەت لە تەنگژەکاندا بە تایبەت کە کاڵا و شتومەکەکان نرخیان گران دەبێت کێشەوی تەنگژەی ڕۆژانە دروست دەبێت کە ئێمە لە کۆتایی مانجی ڕەمەزان داین بەرەو جەژن دەڕۆین بەرپرسیارەتی دەوڵەتی عراقیە کەوا موچەی ئەوان لە هەولێر لە سلێمانی خەرج بکاتە هێژایە محەممەد بڕاستی من پێسەیرە حکوومەتە عێراقی حتانوکە هیچ بەیان نامەیەک لەسەر گرتنا گەڕۆی هورمز نەدایە حتانوکە چەندین گەشتیان نافتەیە لە بەندەرێن عێراقی هاتینە تەقاندن و هێرش لەسەر هاتیەکردن یەک بەیان نامە یەک ئاخفتن ji پەرپرسên عێراقی لەسەر وان بە ئارمانجکردنا وان گەشتیان ناف هەلگر نەدایە هیچ داخویانیەک لەسەر ئیرانێ نەدایە و ڕێکێ نادەتن گەشتیان نافتێن عێراقی گەڕۆی هورمزدا دەرباز بن لێ ڕۆژانە ئەم چاوێ خوڤەتکەین بەیاننامەیە کە چاوەشەکاریە تژینە ڕاستی دەرهەق هەرێما کوردستانێت هێتە بەڵافکردن و ڕۆژانە ji xarû nava rasta Iraqê mûşek û drûn arasteyê herêma Kurdistanê têne kirin hetan û ke yek berpirsê Iraqî nîne herî dimahiyê berdevkê hikûmeta Iraqê jî axiftiye bi yek peyvê jî behsa van hêrişên dronî mûşekî li ser herêma Kurdistanê nekiriye hedefa wan çi ye bi rastî bûçî ev dorûyatiye bûçî ev dijminatiye bûçî ev riq û kîne beramberî herêma Kurdistanê نعم هذه سيدتي ئەمەیە بەڕێز ئەمە تێبینێکی گرنگە دەوڵەتی عراقی دەسەڵات و لایەنە سیاسەکە حکومڕانەکان لە بەغدا بەڕاستی بە دوو پێوانە دەکەن بە چەندین پێوانە بانێکە و دووهوایە ئەوانە سەیری ئەو پەخستنە ناکەن کەوە نەک تەنها هێزەکانی ئێران لە گەڕووی هورمز ئەوان باسی ئەوە ناکەن وێڕای ئەوەی کەوە ئەم لایەنە سیاسیانە پێیان وایە کە ئێران دەوڵەتێکی دۆستە بەڵام لە دوانەی چاندشی ئێران نەدات کە ڕەخنە لەوە بگرێتە کە ئەم بۆچی ئەو زیانە ئێران لە حکوومەتی عراقی بداتە بەهۆی داخستنی گەڕووی هورمزەوە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتی عراق چونکە دەزانین کەوا زۆرینەی هەناردەی نەوتی ئێمە لە گەڕووی هورمزەوەیە ڕاستی ئەمە چاوپۆشینە لەو پێشێلکارانیە چاوپۆشیە لە گروپە چەکدارەکان کە سەر بە ئێرانن بەڕاستی بەرژەوەندەکانی گەلی عراقیان پەخستووە تەنانەت ئەوانە بەڕاستی بەشێکنی لەو جەنگانە بەڵام خۆیان کردوتە بەشێک لە جەنگەکە لە نێو دڵی جەنگەکەدان دەنگێکی زۆر بەرزیان هەیە دژی ڕۆڵەکانی گەلی عراق دژی هەرێمی کوردستان دژی حکوومەتی هەرێمی
کوردستان دژەی لایەنە سیاسیەکان بەداخێکی زۆرەوە ئەم لێدوانانە بەڕاستی ڕاستین و دروست نین هەر کەسێکی بە ویژدان ناتوانێت کە بە ویژدانیانە و بە لۆژیکانە قسە بکاتە کەوا بم شێوازە سەیری ئەم لێدوانانە بکات کە بڵێ لێدوانی ئاسایین لێدوانێکی دادپەروەرانی بەپێچەوانەوە لێدوانێکن بەڕاستی کۆمەڵێک ئەداواتی سیاسی لە پشتە لێدوانێکن هەندێک لانی سیاسی لە پشتە کە دژایەتی پارتی دموکراتی کوردستان دەکەن دژایەتی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان دەکەن دەیانەوێت کەوا دیکتاتۆریەتێکی زیاتر بسەپێنن هەژمونی زیاتر بسەپێنن دژایەتی هەرێمی کوردستان دەکەن بەڵام لە هەمان کاتدا داوای مافیش دەکەن نوکە گاواز گەل هەوێن بەڕێست ئاغڤم هێرش لەسەر حەشدا شعبی لە جرف و سەخەر و لە قائیم هاتیەکردن پرسیارێک دسەرێ مەدایە و ددلێ هەر کوردەکیدایە بەرسڤەوێ نەهاتیەدان حتا نوکە ji destpêka hêrişa Amerîka İsraîlê bû ser Îranê hêrişa grûpên çekdar bû ser Herêma Kurdistanê dest pê kiriye. Ev demekî da ku yek fîşek bît ha yek fîşek ji Herêma Kurdistanê bû Îranê nehatiye havêtin. Em ne beşekîn ji vî şerî ne metê ye ne mejê ye em berdewam daxwaza aştiyê dikein. Belam namerdane û tirsinûkane grûpên çekdarên Iraqê rûş nîne mûşek û dronan nehavêne Kurdistanê. Heta nûke zêdetirî 300 mûşek û dron bi axa Herêma Kurdistanê ketîne. Sebeb çi ye? Bûçî hikûmeta Iraqê rêgiriyê nake li van grûpan. Demekî da ku ev rûke peyvdarê hikûmeta Iraqê dibêjîtin em hêrişên ser hejda şeعبî şermezar dikein û nabît hêrişî ser wan bête. Bûçî wan hêrişên ser Herêma Kurdistanê şermezar nakin. Bûçî wan liyana siza nadan yên ku hêrişî Herêma Kurdistanê dikin. هەروەکو پێم گوتی بەڕێز ڕاستە هەروەکو ڕاستی دادپەروەرانە نین ئەم لێدوانانە بێویژدانانەیە لۆژیکی نین ئەم گروپە چەکدارانە بەڕاستی چارەنووسی خوان بەستۆتەوە چارەنووسی وڵاتێکیان بەستۆتەوە بە کۆماری ئیسلامی ئێران دەیانەوێت کەوا عێراق پەلکێشی ئەم ململانەیە بکەن بەلکێشی ئەم جەگە بکەن ئەگەر نا بەڕاستی عێراق و هەرێمی کوردستان چ پەیوەندیان بەم جەگەوە هەیە چ پەیوەندیان بەم ململانە هەیە ئەم بەم بوونەوەیە ئەم گروپە چەکدارانە بانگەشەی ئەوە دەکەن کەوا بەرژەوەندی ئەمریکا بە ئامانج دەکەن بنکەکانی ئەمریکا بە ئامانج دەکەن بەڵام بەداخێکی زۆرەوە لە هەموو پانتای عێراقدا هەرێمی کوردستانیان بە ئامانج کردووە هەندێک ئامانجیان پێکاوە بەڕاستی هیچ پەیوەندیشان بە ئەمریکاوە نیە هەرگیز و هەرگیز لە هەمان کاتدا هەرێمی کوردستان بەڕاستی دوژبنی ئێران نییە بینیمان سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاستی پیرۆزبایی لە ڕێبەرینەوەی ئێران کردە هەرێمی کوردستان دەیەوێت کە پەیوەندێکی هاوسەنجی لەگەڵ وڵاتانی دراوسە هەبێت بەڕاستی کە سیاسەتێکی بێکە بگونجێت لەگەڵ ستراتیجیی حکوومەتی فیدرالی لە بەغدا بەڵام ئەوەی کەزەی سەر سوورمانە ئەم گروپە چەکدارانە ئەم سیاسەتەی کە لە بەغدا هەیە ئەم کە بەردەوام بێت لەگەڵ گروپە چەکدارەکان بەڕاستی سەرکێشی دەکەن بە هەموو گەلی عێراقەوە هەموو شارەکانی عێراق دەخەنە مەترسیەوە ئەمە پێشێلکارێکی زۆر زەقا کەوا دژی هەرێمی کوردستان دەکرێت کە بەدایان و بەیان و سەدان هێرش کراوەتە سەر هەرێمی کوردستان جێی داخێکی زۆرە لە هەمان کاتدا پێویستە حکوومەتی عێراق نەکتە داوا لێ بردووم کە پێویستە حکوومەتی عێراق ڕێوشێنی زۆر توند و ڕوون دژی ئەم گروپانە بگرێتە بەر بەڕاستی مجوامەلەی ئەم گروپە چەکدارە نەکاتە سنوورێکیان بۆ دابنێت و کەوا پەیوەندێکی هاوبەش بێت لە هەمان کات لێ گەلەک سپاسیاتت کەم هێژە محەممەد عەباس ئەڵتائی پەیوەدارێ هەفپەیمانیا سیادە ژ مووسڵ زۆر سپاس هەر هەبی